من خوێندکاری پەروەردەی وەرزشی زانستە جەستەییەکانم هەستایم بە پاکردنەوەی زانکۆکەمان وەکو ئەرکێکی نیشتیمانی و هەروەها لەسەرمانە ئەرکی سەرشانمانە کە کۆلێژەکەمان بە پاکی وەکو ڕووکەشیش یارمەتی کۆلێژەکەمان بین. هەروتان بێک و هاوڕێن؟ بەڵێ هەردووکمان خوێندکاری کۆلێجی پەروەردەی زانستە جەستەییەکانی وەرزشین. تۆ تا چەند دڵخۆشی ئەمڕۆ بەشداری کرد لەگەڵ هاوڕێکانتە؟ دڵخۆشی پاکردنەوەی زانکۆ یاخود با بڵێن ماڵی دووەممان باز ناکرێت چونکە هەم فێری ئیشکردن ئەبین سروشتی کوردستانمان پارێزین چونکە ئێمە ژیانی ئێمە هەمووی بەندە لێرە ئەگەر پیس بێت نەخۆشیشمان زۆر ئەبێت و ژیان لە ناوچێت. پێم بڵێ ئەمە چەندەم جارە بەشداری ئەم هەڵمەتە بکەن؟ دووەم جارە ئەمە پێمان باشە هەم لە ڕووی ڕووکەشەوە هەم لە ڕووی ژینگەیەوە کەش هەوایەکی لەبار بڕخسێنین بە بۆنی پاکردنەوەی کۆلێژەکەمان. پێتان وایە پاگوخاوێنی تا چەند گرنگە بە تایبەتی لەو شوێنی کە لی دەخوێنن لی پێدەگەن؟ تەواو گرنگە چونکە هەم ئێرە هەم ئێمە بەیەکەوە گرێدراوین چکە لە دوا ڕۆژە ئێمە لە هەر شوێنێ کار بکەین پێمانەوەتری خوێندکاری زانکۆی سلێمانی سروشتی ئێرەش ڕەمزێکە بۆ ئێمە و ئەتوانین زیاتر شانازی بە شەهادەکەمان و شوێنی خوێندنەکەشمان بکەین. کاتێک پێتان بوو ترێ ئامادەن بەشداری بکەن؟ بەڵێ چۆن ماڵی خۆمان بە پاکخاوێنی ڕادەگرین پێویستە زانکۆ کۆلێژەکانیش بە هەمان شێوە ڕووکەشێکی جوانی پێ ببەخشین و پاکی بکەینەوە.